ئەدێ بەنزیخانەکە غەڵەتی نەبیتن بەنزیخان لۆ دەقی یعنی هۆ کارەکەی چێ تەقینەکەی چی ئەگەر کارەبایی بی شۆتی کارەبایی بی کێشەمان نییە ئەو بۆ ڕێهی غازە هی بەنزیخانەی غازە نازانمە هیچی بەنزیخانەیە بەنزینی پێدادێ غازی پێدادێ نازان بە خۆم باشم بەزەوە سیارەکەشم ڕسقی مارم دامەست ئەو سیارەیە ئێوە ئەمش یعنی داوا دەکەم لە بەرپرسان تعویزم بکەنەوە بەڕاستی داوارە جەم ئەوەی بەنزیخانەش دەکەم یعنی بەڕاستی ئێستا گوناحم نییە ئەویش گوناحی نییە بەس بکەنی شەکەوە هاتیە وەنیە هەرێوە باش هیچ پامێکی تێچ قسێکی دیکە تێ پێمەوەی چێ مسکاڵە دەکەم لەسەر بەنزیخانەکە سکاڵیان لەسەر تۆمار بەڕێ سکاڵیان لەسەر تۆمار دەکەم سیارەکەم عەدوم بە کاک ئێستا کە زیانی 50 وەرەقەم زیاتر لێکەتیە 50 وەرەقە زەرەرە زەرەرم زیاتریش مەگە زیاتریش دەبێت چکە سیارەکەم دینگەکەی گرتێ شانی گرتێ ئەمە مەترسیدارە بۆ سەر ئۆتۆمۆبیلەکەت بەڵێ